ژیان چەند خۆش و بێکێشە دەبوو ئەگەر لە هەموو شوێنێکی ئەم جیهانە ئاین و کلتورە جیاوازەکان یەکتریان قبوڵ بکردایە. دلێر شەمعونی مەسیحی و نیاز کەمالی مسلمان نزیکەی 30 ساڵە کاری هاوبەشیان هەیە و بەردەوامیشن. پرۆژەکەشیان ناوناوە برایان کە وەک دوو برای گیانیش لە گشت خۆشی و ناخۆشیەکان هاوسۆز و هاوخەمی یەکترین. تەباییان گەیشتۆتە ئاستێک هیچ کات بێ یەکتری هەڵناکەن. ئەمەش نیشانەی متمانەیەکی گەورەی پێکەوە ژیان دەبەخشێت. ئەمە وەکو مەسیحیەکانی گوندی هەرموتە تێکەڵاوێکی زۆرمان هەیە لەگەر خەڵکی کۆیە هیچ فەرقی جیاوازیمان نییە لە هەموو مەراسیمێک بەشداری یەکتر دەکەین لە بۆنەکان و من وەکو خۆم شریکی کاکەمالیمە لە ساڵی 1995 تاکو ئێستا هیچ حسابێکمان لە بینی دانیا لەگەر کاگلێری کە وەک مامەچ خۆم حسابمان کردیە پەیوەندی مەسەن شەراکەتمان هەیە لە هیچدا هاتوچۆکی زۆرمان هەیە لەگەریان. چەندین جار لەلایەن ڕێکخراوە دەرەکی و ناوخۆییەکان هەڵسەنگاندن و شیکاری ورد بۆ ئاستی پێکەوە ژیانی ئاینەکان لە سنووری قەزای کۆیا کراوە. لەو چوارچێوەیەشدا سەکۆی بەشداری گشتی کۆیە و ئینستیتوتی ریفۆرم بۆ ئەو مەبەستە گفتوگۆیەکی کراوەیان ڕێخست. ئەم دانیشتنی ئەمڕۆ کە لەسەر بەیەکۆژیان بوو من هەوڵمدا باس لە ڕەهەندە مێژوویەکەی بەیەکۆژیان بکەم لە شارێکی گرنگی وەکو کۆیە. هەوڵمدا ئەوە نیشان بدەم کە پێکاتەی ئەم شارە چەشنێک لە فرەتزۆری فرەتچەشنی بەخۆیەوە گرتووە و قبوڵی دەکات. مێژووی پێکەوەژیان لە کوردستان و بە جەختشمان کردەوە لەسەر پێکەوەژیان لە شاری کۆیە کە مێژوویەکی پڕشنگداری هەیە. ئەم شارە شاری پێکەوەژیان و خۆشەویستیە بۆ هەموو لایەک. ئێمە ئامانجمان ئەوەیە شارەکانی تریژ ئەو شارانەی کە پێکاتەی جیاوازیاوازی لێیە درێژە بە و جۆرە وەرکشۆپانە یان لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆنگرە یان کۆنفرانسێک بکرێت. شوێنەوارە کلتوری و مێژوویەکانی کۆیە ئەوە دەسەلمێنن جگا لە موسڵمان و مەسیحی جوولەکەش لەو شارە ژیاون. بەڵام لە ساڵی 1948 با بڕیارێک وڵاتیان جێهێشت. تا ئێستاش جوولەکەکانی کۆیە پەیوەندیان لەگەڵ هاوڵاتیانی شارەکە بەردەوامە. عزیز چاوەش ماوە؟ ئەمری خوای کردیان. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.